گەڕام بە دوای ئەو دەموچاوەیە کە لەگەڵ کارەکتەرەکەی ناو سیناریۆکەیە گونجێ نەک ئەوەی کە بگەڕێم لە چواردەورەکەی خۆم بزانم کێ باشە بیهێنمەوانە. سڵاوت لە بەکاکەوە ڕاستپیرۆزە. سڵاو لە ئێوە و زۆر زۆر سپاس. پێم بڵێ بۆچی زەوی سەخت و ئاسمان دوور؟ دەمێک بوو بە نیازی دروستکردنی ئەم فیلمە بووین، فیلمێک کە تەواو شناسی کوردبوونمان پیشان باتەوە لە کۆتاییە دروستمان کرد و لێرەین لە هەولێر بۆ بینەرە تایبەتەکانمان و بینەری گشتی هەمووی بەیەکەوە بیبینین. ئەوەی کە ئەوترێت چەند ڕۆژی پێشوو ئێوە نمایشەکەتان لە سلێمانی کردووە، ئەوترێت کە فیلمێکی تەواو کوردی و تەواو جیاوازە. چۆن ئەم جیاوازیە دروست بوو؟ ناوەڕۆشی فیلمەکە دۆخی کوردبوونمان نیشانەیەتەوە لەسەر ئاستی هەر چوار پارچەی کوردستان بە هەموو دیالەکتە جیاوازەکانمانەوە، بە هەموو چیرۆکە جیاوازەکانمانەوە، بە خۆشیمانەوە، بە ناخۆشیمانەوە و هەندێک ڕێجی کولتوری ئەفسانەی کوردی، چیرۆکی کوردی، مۆسیقای کوردی هەموو ئەمانە بەیەکەوە ئاوێتە بوون لەناو ئەم فیلمەیە بەیەکەوە دەست لە ناو دەست فیلمەکەیان دروست کردووە. ئەزانین کە سیناریۆکەتان باز لەوە کاو خۆت باسێکی چوار پارچەی کوردستان هەر ئەمەش بووای کرد لە ناو فیلمەکەتان ئەکتەرەکان یاخود ئەوانی لە ناو فیلمەکە بەشدارن لە چوار پارچەی کوردستان پێک بێن؟ من پێم وایە لە کوردستان لەناو ئەم 40-50 ملیۆن کەسەیە دەیان خەڵکی بەتوانە هەیە. بیرم کردووە گەرێمە فیلمێک دروستکەین بۆ نەگەڕین بە دوای ئەم توانە باشانەیە بە هەمومان کۆ ببینەوە و بەڵێنێکم لەگەڵ هاوڕەکانمان ئەو بووتم باوەرن بەیەکەوە مانگونیە دوو مانگ لە سلێمانی خەریک تەسویری ئەم فیلمە بین کۆمەڵی یادگاری تۆمارەکەین بە تەنیشت یادگاریەکانمانەوە فیلمێکیش دروستەکەین. هاوڕەکانم لە ڕۆژهەڵاتی کوردستان لە ڕۆژاوا لە باکوور هەمومان بەیەکەوە کۆبووینەوە و فیلمەکەمان دروست کرد هەم وەکو بەردەم کامێرە هەم وەکو پشتی کامێرەش و لە کۆتاییشە ئەتوانم بڵێم دڵخۆش بووین بە دەرەنجامەکانی. ڕاست گلەی زۆری ئەکتەرەکانی ئێستا ئەوەیە کە دەرهێنەرەکان لەسەر ئەساسی هاوڕێتی ئەکتەرەکانە هەڵبژێرن بۆ کارەکانیان. تۆ چۆن ئەکتەرەکان دەڵبژێر؟ من گەڕام بە دوای ئەو دەموچاوەیە کە لەگەڵ کارەکتەرەکەی ناو سیناریۆکەیە گونجێ نەک ئەوەی کە بگەڕێم لە چواردەورەکەی خۆم بزانم کێ باشە بیهێنمەوانە نا هەرگیز لە ڕاستی هەر کاری فیلمسازیش خۆ باشە زانی هونەرمەندی هەڵبژاردن کاستین لەسەر بنەمای سیناریۆکە ئاکرێ. کام ئەکتەرەیان زۆر ماندووی کردی لە کاتی وێنەگرتن؟ هیچیان بڕواکەیت ینی ئێمە نزیک بە ساڵێک لەگەڵ ئەکتەرەکان پێشتر سیناریۆیان خوێنەوەتەوە وردەکاری باسمان کردووە ئەبعادی نەفسی کارەکتەرەکان جلوبەرجیان زۆر وردەکاری تر لەسەر سێت ئەتوانم بڵێم ئەوە هەموو کاست و کوڕی فیلمەکە شاهیدن ئەکتەرەکانمان بەتەواوەتی بوون بە کارەکتەرەکان یعنی تەنیا جێبەجێکردن هەبوو پلانەکانمان وادا بوو کە چوونە ناو تەسویرەوە فیلمەکە تەواو بوو بەڵامەوە بوو کۆمانە کردەوە یعنی ئێستا لە ڕۆڵەکانە ناتونەتە دەرەوە؟ تقریبا بەڵێ من ئەوە ئەڵم بەردەوام ئەم فیلمە ئاشتیەکە بۆ بینەر لەگەڵ سینەما بەسەوە داوا دەکەن خەڵک بێن خۆیان بیبین و اینجا بڕیارن بەدڵنیایەوە ئەزانم هەر کەس بێ بە ڕوانگەی خۆی ئەتیا ئەدۆزێتەوە هەر وێنەیەک لە فیلمەکە باسی شتێکە کات و هەستێکی پێە ڕۆڵی ئازاد کارکتەرێکە لە نێو فیلمەکەیە لە نێو هەموو چیرۆکەکانی نێو کارکتەرەکانی ترا هەیە کەم دەرەکەوێت بەڵام زۆر ئەمێنێتەوە لە نێو بینەرە وەکوتن هەموو تەواوی فیلمەکە لەژێر چیرۆکی کارکتەری ئازادە ئەڕات کات ڕۆڵجێران وانیە کە بگاتە بە لە سەتی خۆی و بە ئیدەئال زۆر بۆ من وا بۆ کە دوای دیتنی فیلمەکانم گەڕاوم بۆ توان بریار لێرەدا ئاوا نەبام یا جۆرێکی تر بام ئەو زۆر ئاساییە دەور جێران و ئەکتینگ بە گشتی کارێکی دژوارە بۆ هۆکارە کە دەبێت کەڵاوی دەرونیبی لەگەڵ ئەو کەسایەتی کە قەرار وایە دووبارە بی خەڵخێنەوە خۆڵخانی دووبارە کارێکی سەختە بەڵام جار پرۆژە دێتە بەر کە سەختتر لەوانی ترە ئەرێ ئەو بارە قورسەی کە لەسەر شانی هاڕوون بوو ئەو 40 ساڵ عەزابەی کێشتوویەتی و کاریگەری لەسەر دەرونی دانەوە